خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵەوەشدا کە نوقمی دەیان قەیرانی جۆراوجۆر بۆتەوە لە قەیرانی سیاسی و بیگرە تا دەگاتە ئابووری دارایی کۆمەڵایەتی. بەڵام هەرگیز ئاماژەیە لە تارانەوە نەبینراوە کە بگوترێ ڕژەمی ئەم کۆمارە ئیسلامیە هەوڵێک دەدا بۆ ڕەوانەوەی هەر هیچ نەبێ بەشێک لە قەیرانەکان. وەک دەشبینرێ ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر ئاستی نێونەتەوەیی کۆماری ئیسلامی ئێران زیاتر دەکەوێتە پەراوێزەوە. لە کۆماری ئیسلامی ئێراندا کە ڕۆژانە باز لە دادوەری کۆمەڵایەتی تیادا دەکرێت، بەڵام کچێکی تەمەن 22 ساڵ لەسەر ئەوەی حیجابە زۆرە ملێیەکەی بە شێوەیەکی گونجاو نەپۆشیوە دەکوژرێت. ئەم تراژیدیا مرۆیە پاش زیاتر لە 40 ساڵی فەرمانڕەوایەتی ئایەتوڵڵاکانی ئێران ڕوویداوە. کاردانەوەکان زۆرن. ئێستاش پشتیوانی هاوڵاتیانی ئازا و ژنانی ئازای ئێرانین کە خۆپێشاندان دەکەن لە پێناو دابینکردنی مافە بنچینەیەکانیاندا. بڕوانینی ئێمە ڕنگدانەوەی بۆ تەواوی سەرکوتکاریەکان و دڕندایەتی ئەو ڕژێمەی کە ژنێک هەوڵ بدات مافە بنچینەکانی خۆی بەکار بهێنێت شیانی هەیە بەو شێوەیە بمرێت. بۆی ئێمە جێی سەسوورمان نییە کە دەبینین خەڵک لە هەموو توێژەکان دێنە دەری و ناڕزایی خۆیان دەردەبڕن و دەڵێن ئەمە ئەو جۆرە کۆمەڵگەیە نیە دەیانەوە تایدا بژین کە یەک ناگرێتەوە لەگەڵ وابەستەی وڵاتەکەدا بە جارنامەی ڕاگەندراوەکەی UN بۆ مافەکانی مرۆڤ. ئەوە شتێکە ئەمریکا بەبێ هیچ چەند و چوونێک دژایەتی دەکات وەک چۆن پێشتر وەها بۆ و ئێستاش بە هەمان شێوە. بەڵگەکانی ئەم تاوانە فرەڕەهەندیە گەیشتۆتە نەتەوەیە گرتووەکان، هەرچەندە گەورە کاربەدەستانی ویلایەتی فەقێ نکوڕی دەکەن لەوەی کارێکی هەڵا یان دژە یاسا و مرۆڤایەتیان کردبێت. ئۆفیسەکەمان ژمارەیەکی زۆر ڤیدیۆی پشتڕاستکراوی پێگەیشتووە. دیمەنی بەکارهێنانی توندوتیژی دژی ژنان لەوانە زل لە کێشان بە دەموچاویاندا و لێدانیان بە تێڵا. هەروەها بە زۆر دەخرێنە ناو ئۆتۆمبیلەکانی پۆلیسەوە. دەبێت دەسەڵاتدارانی ئێران بە ئامانجگرتن و هەراسانکردن و دەستگیرکردنی ئەم ژنانە ڕابگرێت کە نەیانەوێت حیجاب بپۆشن. نەدا ئەلناشف داوای هەڵوەشانەوەی هەموو ئەو یاساوڕێ و شوێنانە دەکات کە پۆشینی حیجاب دەسەپێنن. ژینا ئەمینی لە تاران دەکوژرێ، بەڵام وڵاتێک گردەگرێ، وەک چۆن بەهاری عەرەبی لە وڵاتی تونس بە خۆسووتاندنی گەنجێک دەستی پێکرد و ژمارەیە لە دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووخان، ئاوەهاش لە ئێستادا گەلانی ئێران ڕژاونەتە سەر شەقامەکان. بەڵام ئایا دەبێتە بەهارێکی ئێرانی یان ئایا دەبێتە ڕاپەڕینێکی ژینایی؟ ئەمەیان پرسێکە لەگە تێپەڕبوونی کاتدا وەڵام دەدرێتەوە. شلێر باپیری نووسەر و لێکۆڵەر میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. شلێر خانم سوپاس و پێزانینم. بە دەست بە جێبشمە یەکەم پرسیارم وەک ئاگادارین کاردانەوەی گەورە هەیە لەسەر ئەم دۆسەیەی ژینا ئەمینی. دەمەوێت بزانم هەڵسەنگانە بۆ کاردانەوە نێونەتەوەیەکان چۆنە و ئەم کارداناوانە بەکوێ گەیشتون؟ بەڵێ کاک بەڵان هەروەکو بۆ خۆشت لە راپۆرتەکەی پێش دەست پێکردن بە وتوێژەکەمان نیشانەدا کە کاردانەوەکان گەیشتونە تا ئاستی ناوەندی نەتەوەی گرتوەکان کە ئەوەش بەرزترین ئاستە کە تێیدا دەتوانرێ کە کردەوە دژە مرۆڤیەکان لە هەر وڵاتێکدا هەڵبسەنگێرە و باسی لێەوە بکرێت و هەروەها ڕابگەێنرێت. جابۆیە من پێم وایە لە ئاستی نێودەوڵەتیدا بەو جێگایە کە دەبێ گەیشتووە لەلایانی پێشەلکردنی مافی مرۆڤەوە هەر ئەوەی کە نەتەوەی گرتوەکان کاری لەسەر دەکا لە کۆنگرەی ساڵانەی خۆیدا سەرۆکی وڵاتان دێنە باسی لێوە دەکەن لەوانە یەکێک لە سەرۆکی بەهێزترین وڵاتی دنیا کە ئەمریکایە ئەوە قۆناغێکی گرینگە و هەنگاوێکی زۆر لە پێشە بۆ ئەوەی درڕندەیەکانی ئێران بەرامبەر بە مافی مرۆڤ لە ئێراندا بە هەر هەڵباز بکرێت و وەرها بچێتە ئاستێکی دیکەوە ئەویش ئاستی سزادان بێ. بەداخەوە لە ئێران یەکەم جارنێکە لە ئێران خەڵک دەکوژرێ، بەڵام پێش ێستا دوو بزنەوەی دیکە لە ساڵی 1970 وە لە ئاباندا ڕووی داوە. بەڵام بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هیچ شێوەیە کاردانەوەکەی ئەو توێنەوە بەڵکو لە چوارچێوەی کۆمەڵگەی ئێراندا وە لە چوارچێوەی ئێرانیان یاخود کوردان و نەتەوەکانی
بنچینەکەی ئێرانی لە تاراوگەدا باستان لێوە کراوە بۆیە ئەم جارە قۆناغەکە جیاوازە و هێرشەکان جیاوازن و ئاست کاردانەوەی ئاستی نێودەوڵەتی جیاوازترە. بەڵێ شلێر خانم وەکو ئاماژۆ پێکرانی لە کۆماری ئیسلامی ئێراندا لەم جۆرە کاری کوشتانە ئەکرێ بڵێ شتێکی ڕۆژانەیە ینی بەڵام ئەم دۆسەی ژینە ئەمینی زیاتر پەرەیسەن زیاتر خەڵکی هەندا بڕژەنە سەر شەقامەکان بۆچی؟ لەو بڕواایەدام کێکێک لە هۆکارەکان ئەوەی خۆتان دەزان لە ئاستی وڵاتانی ئوروپا و لە ئاستی ئەمریکادا کەسانێکی کە تەمەنێکیان کەمە و لەسەر مافێکی بنەڕەتی کە شتێکی زۆر کەمە بکوژدێت کاردانەوەی زۆر زۆر دەبێت. ژینا بەداخەوە لەسەر چەند تاڵەموویەک کە لە ڤیددیۆکانیدا کە خۆی کۆماری ئیسلامی بڵاوی کردێتەوە نیشانی دەدا کە لە دلێکی ئەو تۆی غەیرە قانونی لەبەردایەکە لە چوارچێوەی حیجابی ئێرانیدا تعریف بکرێ و نە بە هەمان شێوە ئەو لەچکەی کە لە سەریشێتی بۆ یەکێک لە هۆکارەکان دەتوانرێت تەمەنی ژینا و لاوێک بێت کە دەهێویست بچێ بۆ زانکۆ ئەوسا بەڵام بەداخەوە زۆر تراژیدیانە کوشتیان لایەنێکی دیکەی ئەوەیە کە وردە ئەو دۆخی کە لە ئێراندا بەڕاستی خەڵک فشاری بۆ هاتووە و لایەنێکی دیکەش ئەوەیە کە ناوەندە نێودەوڵەتەکانی تایبەت بە مافەکانی ژنان کار دەکەن لە بیرمان بێ کە تۆ ژنێک کە لەسەر تاڵەموویەک دەکوژرێت وە ئەو ژنانەی کە لە ئاسە نێودەوڵەتەکاندا بە خۆناغێکی زۆر لە پێشگەیشتون و ئێستا شەڕ بۆ ئاستی سەرکرداژی دەکەن بەڵام لە ئێران لەسەر ئەو مافانە دەکوژێت بێگومان بێکاریگەر نابێت کە ئاستی نێودەوڵەتی لێی وەجواب بێت و بە هەر حاڵ هیچ تاوە یعنی تۆ کەسێک لەسەر بێتاوانی دەکوژی. شلێر خانم کوردبوونی ژینە ئەمینی ئەمە چەندە کاریگەری هەیە بەسەر تەواوی دۆسێکەوە کە ئەتوانم بڵێم جیهانی تووشی ڕاشڵەچین کرد. ئەگەر بێنی سەر شناسی ژینا دەتوانین دوو لایەن لێک بدەینەوە لایەنی یەکەم ئەوەیە کە بێگومان لە کاتی گرتنی ژینادا من پێم وانەیە کە کوردبوونی ژینا کاریگەری نەبوو بێ زۆر جار بەداخەوە کەسانی نەتەوەکانی دیکە لە باری شخصیەوە لە ئاستی چوارچێوەی ئێراندا کاری بۆ کراوە کە ئەو ڕقەی دژ بەرامبەر بە کوردان هەبێ و دووش لە ئەو تەأسیری کردو لەسەر کەسەکانی کە لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا بۆ کۆماری ئیسلامی کار دەکەن تەأسیری هەبوو بێ لەوەی کەسەکە بە قیمتر دژێراوەسە بە قیمتر ڕەفتاری لەگەڵ بکە بۆیە من پێم وایە کاری شناسی ژینا کاریگەریە بوو لەوەی بەداخەوە کە ڕووداوەکە ئاوای لێهات وەکو لە ستاتوسێکی فەیسبووکیش دانووسیم کە کوردبوون و ژنبوونی ژینا ئەو کارەساتیان خوڵقان بەداخەوە بەڵام هاوکات لایەنێکی دیکەش هەیە کە لەو چەند ڕۆژەی داهاتوو ینی پێشتر و داهاتوودا ڕەنگ بیبینین ئەوەیە کە ئایا ئێمە چەندە کەیسی ژینا فقط بڵێن کوردەکان مافیان ئەوەیە هەیە قسەی لەسەر بکەن من لەگەڵ ئەو لایەنە دانیم بەو واتایی کە سیاسەتی دروست ئەوەیە کە کەیسی ژینا کەیسێکی سیاسیە ئەوەیە کە ناوەندە ئێرانیەکان یاخود بڵام فارسەکان لە دەرەوەی چوارچێوەی ئێراندا کارێکی زۆریان کرد کە و کەیسە بگاتە ئاستی نێودەوڵەتی و پێشم وایەوە بە قازانجی کورد بەدژی کورد نییە بەڵام لەو نێوەدا شناسی ژیناژون نەبوو بەڵام لە بیرمان بێ کە ئێستاش کۆماری ئیسلامی ناوچەی کوردستان یا ڕۆژهەڵاتی کوردستان بە ناوچەیەکی ئەمنیەتی تعریف کردو هەر ئەوەی جوای کردو کە بەداخەو ئەو ڕووباری خوێنەی لە دوای کوشتنی ژینا دەستی پێکردو تا ئێستاش بەردەوام بەداخەو هەر ئەو ڕۆژ شەهیدمان داوە بۆیە من پێم وایە چەندە بازە لایەنە کوردبوونەکەی بکەین گرنگە بەڵام بە واتایانیە کە تەنیاکەی ژینا کوردەکان مافیان هەیە قسەی لەسەر بکەن و هیچ نەتەوەیەکی دیکە و هیچ ناوەندێکی دیکە حەقی نەبێت و بە کەیسی خۆشی نەزانێت چونکە لە بیرمان بێ یەکێک لە کەیسەکانی کە ژینە لەسەر کوژرا و کوردبوونەکەی نەبووە ژنبوونەکەیەتی ئەو مافانەی بنەڕەتیانەی کە ژنان لە ئاستی دنیادا هەیەە و کەیسی ژنیش من پێم وایە کەیسێکی جیهانیە تایبەت بە ئێران نییە یا تایبەت بە کوردەکانیش نییە. شلێر خانم دەگەڕێمەوە بۆلات ئەوەی ئێستا لەسەر شەقامەکانی ئێران ڕوودەدا گەورەترە لەو خۆپشاندانانەی لە ساڵی 2019دا دژی سیستمی فەرمانڕەوایەتی ئێران دەکران ئێستا داواکانی خەڵکیش گۆڕانیان بەسەرداهاتووە. خەڵک لە ئیران چیدی دیکتاتۆرێتی نایەبێت بە ئاشکراش دژایەتی دەکەن بێزارن لە خومێنی و ئاخوندەکان و لە شاهنشاش کۆمارێکیان دەوێت لەسەر بنچینەی جارکردنەوەی ئاین لە دەوڵەت بێت و هەر بۆیە شەهاتوون لەسەر شەقامەکان. شلێر خانم بەڕای جەنابەت ئەم دۆسەیە ینی ئەم شەپۆلی ناڕەزایی کە ئێستا لە ئێراندا سەری هەڵداوە ئایا ئەکرێ وەکو ڕاپەڕینێکی گەورە لی بڕوانرێ بۆ ئازادی لە ئێراندا؟ بە دڵنیاییەوە من دەتوانم بڵێم بەو ڤیددیویانە و بەو جوڵانەوانەی کە لە دوای کوژرانی ژینا ڕووی داوە دەتوانین نێودەین ڕاپەڕین
چەندە ئەو ڕاپەڕینە سەرکەوتوو دەبێت ئەوە دەتوانین بە دوایە بەجێ بێڵین بۆ ڕووداوەکانی کە دەکرێت ڕوو بدەن لە ئەمڕۆ و سپینی و ڕۆژەکانی داهاتوودا یا هەفتەکانی داهاتوودا بەڵام جیاوازی ئەو ڕاپەڕینەی ئێستا ئەوەیە کە جەرقەکەی لە کوردستانەوە لێدراوە وە دووش یەکەم جارەکە لە ماوەی 44 ساڵی کۆماری ئیسلامیدا ڕاپەڕینێکی ئاوە بەهێز ڕوو بدا و ژنانیش بە شێوەیەکی زۆرتر ڕێبەرایەتی ئەو ڕاپەڕینە بکەن. ئێمە دەزانین ژینا لەسەر تاڵێک کوژداوە بەڵام لە دوای کوژرانی ژینە لە ماوەی هەفتەیەدا ژنانێک بەنەتەوەی جیاوازەوە دەبینین قژەکانیان دەبڕن و ڕووسەرەکانیان لا بردووە و ڕووسەری سەری لا بردووە لە وەسەتی تاراندانیشتەوە کەس ناتوانێت بیگرێت و لێ بدات و بیبات و ژنان بە شێوەیەکی گشتی بە شەو و بە ڕۆژ و لە تونند و تیشترینەکاندا بەشدارن و دیفاع لە مافەکانی خۆیان و لەنتەوەکەیان دەکەن و بەداخیشەوە شەهیدی ژنیشمان هەیە کە خاتومەجیدیە کە لە کرماشانە و ئەوڕۆ بە خاکسپێر دراوە. جا بۆیە جیاوازی لەو خاڵانەدا هەیە کە دەتوانین پێی بڵێن ڕاپەڕینێک بە جیاوازتر لەوانەی پێشوو و بەهێزترین و هەروەها یەکەم ڕاپەڕینیش لە ماوە 44 ساڵی کۆماری ئیسلامیدا کە بەو جۆر و بەو هێزەوە لە هەموو ناوچەکانی ئێراندا بووە و لە یەکەم جاریشدایەکە سوپای تەگارانە کۆماری ئیسلامی لە یەکەم جاری جوڵانەوەدایە کە لە حاڵەتی دیفاعدایە نەک لە حاڵەتی هێلشکردن لە کاتێکدا ئەوەیە کە سوپای کۆماری ئیسلامی تەکی پێەیە بەڵام خۆپێشاندەران و ناڕەزایەتەکان تەنیا هێزی دەستیان ڕنگ بێ بەردێک بێت کە بیهاوێن. بەڵێ شلێر خانم ئەم شەپۆلی ناڕەزاییە چەندێک پەیوەندی هەیە بە هەڵمەتێکەوە بۆ لادانی ئەو یاسا و ڕێسایانەی کە پەیوەندیان هەیە بە سەپاندنی زۆرە ملیانەی سەرپۆشپۆشین. دەتوانم بڵم کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کەمپینێک لە ئێران هەبوو بە ناوی کەمپینی نابوو حیجابی ئیجباری واتان نابوو سەرپۆشی زۆرم لێ. لەو کەمپینەدا کۆمەڵێک چالاگوانی ژن هەم لە نێوخۆی ئێران و هەم لە دەرەوەی ئێراندا بەرپرسایەتیان وەستۆگرپ و کاریان بۆ دەکرد. بەداخەوە لەو دەمی چالاکیەدا کە ژنانی کوردیش دەیان هەویست بەشدار بوون و بەشی کشیان بەشدار بوون یەک دانە تەوژمی دژی دروست ببوو کە پێویست ناکە کار بۆ بکرێت و ڕەنگ بێ زۆرشتی دیکە لە ئەو لەوێتدا بێ بەڵام ئێستا دەزانین ئەو کوژرانی ژینە و بەداخەوە ئەو ڕووداوای ڕوویدا جوابێک بوو بۆ هەموو ئەوانەی کە ئێمە نابێت نابڵین بە هەر هەوڵێک کە دەتوانێت کاریگەری لەسەر داهاتووی تاکەکان و بە تایبەت ژنان لە ئێراندا هەبێت. جا بۆیە ئەوە وا دەکات کە ئێمە خەباتەکە بە جۆرێکی دیکە تعریف بکەینەوە و لە چوارچەوەی کەمپین و جۆری جیاوازدا کاری بۆ بکەین و هەروەها دەشتوانێت وا بکات کە هەرچەندە بەداخەوە ناتوانم خۆشببین بم لە ئەوەی کە گۆڕانکاری لە کۆماری ئیسلامیدا ڕوو بدات بەڵام هیوادارم ئەم جارە جیاوازتر بێ و هیوادارم جیاوازترەکە لەوەدا بێت کە بتوانێت ئەو ناڕەزایەتیانە ئەو خوێنانێک کە ڕژراون ببێ بەهۆی لە ناوچوونی کۆماری ئیسلامی نەکتەنیا گۆڕینی یاسایەک وەکو حیجابی زۆرم لێ یاخود سەرپۆشی زۆرم لێ. بەڵێ شلێر خانم بۆ خۆت دەزانی لەگەڵ ئەوەی کە خەڵک هاتنە سەر شەقامەکان لایەنە سیاسیەکانی ئێران و بە تایبەتی لایەنە کوردیەکانیش ڕاگەیەندراوی تایبەتی خۆیانیان هەبوو بەیاننامەیان دەردەکرد داوای مانگرتنیان کرد. ئەمێ بزانم ڕۆڵی کامیان زیاترە لە بەڕێوەبردننی ئەم خۆپیشاندانانە کۆمەڵگەی سیڤل لە ئێراندا یاخۆ حزبە سیاسیەکان بە حزبەکانی ئێرانیشەوە. ئەگەر چاو لێ بکەین لە حیزبە کوردیەکان لە دەرەوەی چوارچەوەی ئێران و کۆمەڵگەی مەدەنیش لە نێو نەوخۆی ئێران پێم وابوو هەردووکیان ڕۆڵی گرنگیان هەبوو. هەم ئەوەی کە حیزبەکان لە دەرەوەی ئێران بەڵام لە نێوخۆدا تەشکیلاتێکی بەهێز و بەرفراوانیان هەیە و خەڵکێکی زۆری هیوایەکی زۆری بەو حیزبانە هەیە کە لە داهاتوو ئێراندا بتوانن فەرمانڕەوایەتێکی دیموکراسیانە بۆ داهاتوی ڕۆژهەڵات بێنە ئاراوە و هاوکاتیش کۆمەڵگەی مەدەنی لە نێوخۆی ڕۆژهەڵاتدا بە خۆشحاڵەوە دەبێ بڵێن کە کۆمەڵگەیەکی تابڵی هۆشیار تابڵی یەکگرتو و تابڵی چالاکە. جا بۆیە هەر گرێدراوی ئەو دوانە بەیەکە بوو بەوەی کە مانگرتنی دوای ڕۆژی ناشنیژی لە مانگرتنێکی سەرکەوتوو بێ و هەموو ناوچەکانی یاخود شارەکانی کوردستان بەبێ جیاوازی وەڵامدەری بوون و بتوانی مانگرتنێکی سەرکەوتوو بە کە جوابی کۆماری ئیسلامی دایەوە بۆیە پێم وایە هەم حیزبەکان هەم کۆمەڵگەی
مەدەنی لە نێوخۆدا دەتوانێت بە جۆرێک کاریگەری گەورەیان بوو بێ لەسەر ئەوەیکە هەمانگرتنەکە سەرکەوتو بوو و هەمیش لە ئێستادا کە خۆپێشاندانەکان لە شارەکان بە شێوەیەکی باش دەستنە پێش و خەڵکێکی زۆر بەشدارن بەداخەوە کە دەزانم شەهید و بریندار زۆرە بەڵام هەروەکو دکتور قاسملو ڕێبەری شەهید دەڵێت کە ئازادیش ئەمرخی لەوێ. مەڵێ شلێر خانم بەداخەوە کاتی بەرنمەکە بەرەو کۆتایی دەڕوات دوا پرسیارم سەبارەت بە کاردانەوەی گشتیە لە کوردستانە پارچەکانی تری کوردستان چ جۆرە کاردانەوەیشیان هەبووە بەرامبەر بە کوژرانی ژینە ئەمینی و هەروەها ژینە ئەمینیەکانی تریش بە درێژایی ئەم ماوەیە ئەمەوێ بزانم هەڵسەنگاندنی تۆ چییە؟ زۆر پرسیارێکی بەجێ کاک بەڵەن لە دوایین پرسیاردا بەداخەوە دەتوانم بڵم کە من وە زۆرێک کەسانی وەکو منیش بێ هیوابوون لە پارچەکانی دیکەی کوردستان وە بەتایبەت باشوور لە بەرامبەر ئەو ڕوودانەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوودەدەن ئەگەر بنەمانەتەوەیەکە چاودێنەکەین بەڵام بنەما مرۆیەکەش وایە بەڵام هیچ کام بنەماینەتەوەی نە بنەمای مرۆیی نەیتوانی کە کاریگەری لەسەر پارچەکانی دیکەی کوردستان وە بەتایبەت باشوور بکات کە ناوەندێکی ئازاد و دێموکراس بۆ خۆیان تعریف دەکەن بێن بەداخەوە لە دوای ئەوەی کە لە ئافتی نێودەوڵەتی زۆر دەنگیدایەوە دوێنێ لە پەرلەمان چەندە قەراوەستاون بۆ گیانی پاکی ژینە بۆیە بەداخەوە دەبێت بڵێم کە ڕۆژهەڵات بۆ هەموو پارچەکان دەسووتێ بەڵام بەداخەوە پارچەکانی دیکە بۆ پرسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناسووتێن هەر ئەوەش نیشانی دەدات کە بەداخەوە ئەوەی کە بۆ کورد ڕوودەدا لە پێشدا هۆکاری نایەگرتووی کوردەکانە کە بەرژەوەندی حیزبی لەسەر بەرژەوەندی نەتەوەیە بۆیە ئەو قسەی کە خۆیان دەیکەن و خۆیان بە بابی ناسیۆنالیزمی کورد و بابی نەتەوەی کوردەزان بەداخەوە وانە هەر بۆیە کە ئەگەر ئێمە کورد بوونمان بۆ گرنگ بێ هەموو تاکێکی کورد هەموو ڕۆڵەیەکی کورد ڕۆڵەی خۆمانە ڕۆڵەی یەک پارچەنێ بەڵکو ڕۆڵەی هەموو کوردستانە بەڵام بەداخەوە لە ئیژینا و لە کەیسی پێشتری دادیتومانە و لە کەیسی موشکبارانی قەڵای دێموکراتدا بەداخەوە کە دیتمان نە بەیاننامەیەدا و نە پشتیوانیان هەبوو ئەو ڕۆژ کە دەیانتوانی پشتیوانی بەهێزتر بن و ورەی زیاتر بدەن و نیشانمان بدەن کە ئێمە یەک کوردستانی بەڵام سنووری دەستکرد دروست کراوە بەڵام نا سنوورە دەستکردەکان بە تێنێ وڵاتانی داگیرگەشت بۆیان دروست نەکردوین بەڵکو حیزبەکان خودی حیزبەکان لە باشوور و لە پارچەکان دیکە دروستیان کردو و ڕۆڵی کوردستانیان پێدا بەش کردو. شلێر خانم سپاس و پێزانینم بۆ بەشداریت لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزان سپاس بۆ ئێوەی ئازیزیش و دەگەڕێنەوە لای هەرۆزەنگەنە و ساڵات دەمیجەر و درێژەی کورد کۆنێکشن پاش ئەم ناوبڕا. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.